خانەقای بیارە ئەم شوێنە کە ئێستا تێیدا ڕاوەستاوین لە سەردەستی شێخ عومەر ضیاءالدین کوڕی شێخ عوسمان سیراجەدینی تەوێڵە کە بە فەقیه عوسمان ناسراو بوو و مەشهور بووە بنیادنراوە. شێخ عومەر ضیاءالدین بە خەوێک کە فەرمانێک لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێئەکرێ پاش ئەوەی عیلم و زانستی دینی لە کوردستانە ڕوو لە کزی و لاوازی دەکا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێدەفەرمێ کە ئەم شوێنە بکاتە مەدرسە و بنیادی بنێ. شێخ عومەر ضیاءالدین بە شێوازێکی زۆر جوان و زیرەکانە و لێهاتووانە لەگەڵ کەمالی مەشهوریەت و ناسراوی لە ناو خەڵکە هەڵ ئەسێ بە دروستکردنی ئەم شوێنە مبارەکە لەگەڵ وەساڕەحیمی بیارەیی. بەر لەوە شێخ عومەر ضیاءالدین کە ئەم خانەقایش دروست بکە بە تایبەتی جواب ئەنێرێ لە کوردستانی ئێران مامۆسا مەلا عەبدولقادری کانیکەبودی ئەهێنێ بە مودەڕیس بۆ ئێرە. لێرە مامۆستا مەلا عەبدولقادری مودەڕیس 2 ساڵ پێش تەئسیس و دروستکردنی ئەم شوێنە لە مزگەوتی ناودەی بیارە کە مزگەوتێکە لەم سەرۆیە زۆریش فاسیلەی نییە لەگەڵ خانەقا تەدریس ئەکا و دەرس بە فەقیهان ئەڵێ. دواتر کە خانەقا دروست ئەکات شێخ عومەر ضیاءالدین قودیسە سیڕوه مامۆستا ئەهێنێتە ئێرە، لێرە دەست ئەکا بە تەدریس. پاش فترەیەک خێزانی مامۆستا لێرە فەوتەکا و بە ڕەحمەتی خوا ئەچێ. شێخ عومەر ضیاءالدین لەبەر خاترەوەی کە بێتاقەت نەبێت مامۆستا هەڵئەسێ فاتمە خانی کچی خۆی لێ مارە ئەکا و پێی ئەدات. شێخ عومەر ضیاءالدین کاتێک کە کتێبێکی بۆ هاتبێت لە مووسڵەوە یەکێک لەو بەسەرهاتانە کتێبی بۆ هاتووە سوژدەی شوکری بردووە بۆ خوای پەروەردگار کە فەرموویەتی سوپاس بۆ خوا کە خوای تەعالا منی بە کەسێکی عیلم دۆست و زانین دۆست معرفی کردووە و لە ناو خەڵکان ئاساندوومی وەیە سوژدەی شوکری بردووە کە کتێب و زانستی بۆ هاتووە. بەو شێوازە شێخ عومەر ضیاءالدین ئەم خانەقا بنیاد ئەنێ خزمەتی مەلا و فەقێ و ئەهلی عیلم و فەقیر و فوقەڕا و بێنەوایان ئەکات. مامۆستا عەبدولکەریم مودەڕیس فەرمێ ساڵی 1346 شێخی عەلاءالدین منی لێرە کرد بە مودەڕیس. لێرە من دانیشم و دەسم کرد بە تەدریس. ئەفەرمێت عادەتەن نزیکی 50 فەقێمان بوو لێرە. ئەفەرمێت بەیانیان 2 سەعات دوای بەیانی دەست ئەکرا بە تەدریس. ئەفەرمێ بەیانیان دەستمانە کرد بە تەدریس هەتاوەکو 2 سەعات دوای نوێژی مەغریبیش تەدریس و دەرس خوێندن لێرە بوون. جیلی مستعید بوو، سوختە بوو، فەقی متەوەسیت بوو. لێرە مامۆستایانی گەورە خەڵکانێکی زۆر عالمانی زۆر گەورە ئەهاتنە ئێرە بە تایبەتی مامۆستایانی عەبابەیلە مامۆستا مەلا ڕەسوولی عەبابەیلێ، مامۆستای بڵین مامۆستای بێدەنی، مامۆستای پریسی، مامۆستای چروستانی، مامۆستا مەلا قادری سۆفی. لە 92 و 92 حەزەتی شێخ عوسمان سیراجەدین کوڕی شێخ عەلاءالدین قودیسە سیڕوه کە بە معنای کەلیمە بێ هیچ کەم و کورتیەک ئەتوانین بڵین ئەگەر زیاتر نەبێت کەمتر نەبێت دەست ئەکات بە ئاوەدانکردنەوەی خانەقاکان و شوێنەکان بە تایبەتی ئێرە گەورەزانا و عالم و محەقیقی زەمانی خۆی سعدی تەفتازانی مامۆستا مەلا محەممەد ئەمینی کانیسانانی داوەت ئەکا و ئەهێنێتە ئێرە 1992 لێرە دەست ئەکا بە تەدریس هەتاوەکو ئەخیری حیاتی مامۆستای مودەڕیس مامۆستا مەلا حەمۆمینی کانیسانانی قودیسە سیڕوه لێرە تەدریس ئەکا مەجموعەیەک مامۆستا و عالم و زانا گەورەکان کە ئێستا الحەمدوللا تەلەبەکانی لە هەموو کوردستاناتە ئەوەی کە ئێستەیش لێرە ئەو تەدریسە ئەکرێ و ئەوەیژی کە لە هەولێر و لە شارەکانی ترا لە سلێمانی و لە شارەکانی ئێرانە ئەکرێت لە هەموو لایەکۆ فەقێن ئەو حوجرانەی کە ئەبینن ئێستا لە شوێنەکانە زۆربەی مامۆستاکان و خەریجەکانی بەردەستی مامۆستا مەلا محەممەد ئەمینی کانیسانانی بوون لێرە دەرسیان خوێندوو و بەهرەمەند بوون. تاوەکو ئێستەیش الحەمدوللا خانەقای بیارە فەقێ و مامۆستای زۆری لێیە بە وەخت کەوتووە زۆربەی کاتەکان نزیکی 40 بۆ 50 فەقێی لێیە خانەقای بیارە. بەڵام بەعام لە کاتی هاوینا و تەعتیلبوونی مەکتەبە فەقێکان ڕێژەیان زیاوە بێ بۆ نزیکی 80 نەفەر. چالاکیەکانی ئێمە بە عام لە خانەقای بیارە وتنەوەی هەموو عیلمەکانە لە عیلمی نەحو و صەرف و منطیق و بەلاغە بە هەر سێ قیسمەکەیەوە حکمت و عەقاید و كلام دواتر أصول الفقه و فقه بتايبتي مذهبي إمام شافعي بخويندني كتابي تحفة مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس ئەفەرمێت دەها هەزار مەخطوط و دەسنووسم ئەبینی لە خانەقای بیارە. لە هاتنی جوندولئیسلامە بۆ ئێرە زەربەیەکی زۆر قیزەونانە و ناشینینیان داوە لە خانەقای بیارە لە فەوتاندنی
مەخطوط و کتێبەکان و بێڕێزیکردن بەو شوێنە و زربەیەکی زۆر لەم شوێنە پیرۆزە دراوە بەڵام ئەلحەمدولیلا ئێستەیش ئاوەدانە بە عیلم و زانیاری و زانست و کتێب و ئەمانەی کە ئەیبینن هەمووی زۆربەی کتێبە کۆنەکانن کە لە سەردەمی شێخ عومەر ضیاء الدین و هەتاوکو ئێستەما و ئەلحەمدولیلا خوێنەر ئیستیفادەیان لێکاو لە خزمەتیانین.